هیمەتی جەنابمان گەرەکە ئەم برادە ڕێزانە بە سوپاسەوە هاودەرمان بووە. بە ئەمەبەستی بە دوواداچوون بۆ کێشە و گرفتی ناوچە دابڕاوەکان و چۆنێتی چارەسەرکردنیان وەفدێکی فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان بە سەرپەرشتی دکتۆر جوان ئیحسان سەرۆکی فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان و ژمارەیەک لە پەرلەمانتاران و نوێنەرانی ناوچەکە سەردانی سەرۆک کۆماری عێراقیان کرد. لەو سەردانەدا گفتوگۆ کرا لە سەرپرسی ناوچە دابڕاوەکان. یاوەری فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان کۆمەڵێک لە هەواڵانمان لە کەرکووک و لە سەلاحەدین سەردانی فەخامەتی سەرۆک کۆماریان کرد سەبارەت بە کێشەی ئەرزە زراعیەکان کە ماوەیەکە زۆر کێشە لەو ناوچانە ڕوئەیە بە تایبەت لە داقوق و لە دووس لەلایەن ئەو بەڕێزانی کە هاتبوون هەواڵانمان لە کەرکووک و لە پارێزگای سەلاحەدینەوەنە بە وردی باس لە کێشەکان کرا و فەخامەتی سەرۆک کۆمار زۆر بە وردی گوێی لە تەفاسیلی کێشەکان گر کە لە ماوەی ڕابردووشە فەخامەتیان زۆر گرنگیان داوە بەم پرسە و زۆر بە لایەنەکانی ئەم کێشانی کە دووبارە ئەبێتوانێ لەو ناوچانە کە بۆتە هۆی دروستبوونی کێشەی کۆمەڵایەتی و لە لایەکیکەوە تعدایەکی زۆر وازحە لەسەر سەر و ماڵی هاوڵاتیان و گیانیان و بەتایبەت لەم ئەحداسانی دواییشە کە ڕوویە لەو ناوچانە. دواتر وەفدی ناوبراو سەردانی وەزارەتی کشت و کاڵیان کردو لەگەڵ وەزیری کشت و کاڵ کۆبوونەوە باسییان لە چارەسەرکردنی ئەو کێشانە کرد بە پێی یاسا و دەستور. یەکێتی نیشتیمانی کوردستان سەردانی بەڕێز وەزیری زراعی حکوومەتی فدرالمان کرد مولایەک دەزانن کە ئێستا لە سەروبەندی ئەوایە کە خطەی شتووی دابنرێت یاخۆ پلانی زستانە دابنرێت کە ئەم پلانە دائیمان ئەبێت لە نێوان حکوومەتی هەرێم وەزارەتی زراعە لە حکوومەتی هەرێم وەزارەتی زراعە لە حکوومەتی فدرال بێت هەماهەنگیەکی تەواو بێت لەگەڵ هەرێمی کوردستانە بۆ ئەوەی کە سەبارەت بە چاندن و لە دواییشە لە مەسەلەی تەسویقی گەنما بۆ ساڵی داهاتوو لە ئێساوانەیە بە پلانی بۆ دابنرێ لە لایکی کەشە کۆمەڵە کێشەیەکی تر هەیە بە تایبەت لە پارەی بنەتۆوی جوتیارانە کە هی ساڵانی ڕابردووە 2016 تقریبا مەبلەغێکی زۆر هەیە کە ئەبواە بدرایە بە جوتیارانەوەشمان تەئکید کردەوە لە جەنابی کۆمەڵک کێشەیەکی تریشەیە هەر سەبارەت بە پرسی کشتتوکاڵە لە هەرێمی کوردستان و لە ناوچە دابڕێنراوەکانە بە هەمان شێوە لەگەڵ جەنابی وەزیرە باسمان کرد بێژگەلەوەی کە پێویست بۆ ئەکات کە وەزیری حکوومەتی فدرال سەردانێکی هەرێمی کوردستان بکات و لە نزیکەوە پێویست بۆ ئەکات چونکە هەموو لای گەزانین کە کاروباری کشتتوکاڵ و هەشتێک کە پەیوەندی بەوە هەبێت تەواو مەیدانیە و سەبارەت بە کۆمەڵێک بابەتی تر لەگەڵ جەنابیا قسەمان کرد. هەر لە چوارچەوەی سەردان و بەسەرکردنەوەکانی فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان بە مەبەستی بەهێزکردنی پەیوەندیە سیاسیەکان بەهێز و لایەنە سیاسیەکانی عێراق دکتۆر جوان ئیحسان سەرۆکی فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان و ڕێبوار تەها ئەندامی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان و حاکم سالار وەزیری دادی عێراق سەردانی عەمار الحەکیم سەرۆکی ڕەوتی حکمەیان کرد. سەبارەت بە پێشهاتە سیاسیەکان کە لەسەر ئاسی عێراقا گفتوگۆیەکی وردمان کرد و جەنابی لێکتێگەیشتنێکی باشی هەیە و ئێمەش وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان مێژوویەکی سیاسی و مێژوویەکی تایبەتمان هەیە لەگەڵ ڕەوتی حکمە و لەناو پەرلەمانیشە وەکو فراکسیۆنی هەردوو لامان هاوکاریکی تاو لە کاروبارەکانی ناو پەرلەمانمانە هەیە. فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان لە هەوڵی بەردەوامدایە بۆ بەدواداچوون و چارەسەرکردنی کێشە و داخوازیەکانی هاوڵاتیان لە بەغدای پایتەختی عێراق بە مۆشێخانی گەلی کوردستان بەغداد.